السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستایان زەحمەت نەبێ پرسیارێکمەیە فەرموو. ئایا من لە پارەی خۆم باش. ئەتوانم زەکاتی لێ دەرکەم بیەم بە پیاوەکەم؟ ئەگەر پیاوەکەت فەقیرە محتاجە تۆش پارەی سربەخۆت هەیە و هی کەسابەتی خۆتە و مەعاشی خۆتە ئەتوانی زەکات بدەی بە پیاوەکەی خۆت. پارەکە پەیوەندی بە خۆمەوەیە بەس پیاوەکەم کاسبە بڵێم ئەرە وڵای تر کرێچین و ئەو بیا بە کرێخان و گوناحبار نابم من لە پارەی یعنی من زەکاتی دەرەکەم و ئیدەم بە ئیترە و هەیە بە هەرچیە کێشەی من نیێوایە خوشکەکەم طبعا ئێمە لە شریعەتی ئیسلامە پیاو یەکاری ئافرەتە واتە نەفەقەی ئافرەت لەسەر پیاو مەجبورە ژنەکەی خۆی بژێنێت، جلوبەرگی بۆ بکات، مەسکەنی بۆ دابین بکات، ژیانێکی فەراهەم و شاهانی بۆ دابین کە قەدر مستەطاع بە پێی توانایی. بەڵام ئەگەر ئافرەت هەی بوو لەسەر ئافرەت پێویست نییە نەفەقەی پیاوەکەی بکێشێت، واتە پیاو وەکوتم حەماڵی ژنە، بەڵام ئافرەت نەفەقەی پیاوی ناکەوێتە سەر. بۆیە زانایان ئەفەرمون ئەگەر ئافرەت پارەی هەبوو و پارەکەی گەیشت بۆ حەدی نیساب، بای ئەوە هەبوو کە زەکاتی لێ دەرکاوە پیاوەکەی بزەبت لە چینی هەژار و فەقیر بوو ئەتوانێت زەکاتەکەی بداتە پیاوەکەی. دەستەکانە خۆش بە مامۆستا بەڕێزەکەم. یاخوا سەربەرز بینجا لە کوردەواری ئەڵێ ڕۆنی خۆم لە سمێڵی خۆم.